والعمال والحمامين كلها تبيع جو. فرۆشیارێکە لە بازاری جەمیلەی بەغدا باس لە خراپی ڕەوشی کڕین و فرۆشتن و نەهامەتی هاوڵاتیان و کڕیارانمان بۆ دەکات. بەهۆی نزمبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار ئەو دەڵێت لە 175 بازاریان وەستاوە کە پێشتر خەڵک دەیتوانی مانگانە کاڵاکانی بکرێت، بەڵام ئێستا بەهۆی بەرزبوونەوەی نرخەوە ڕۆژانە پێداویستیەکانی کیلۆ دەکڕێ. لما صعد الدولار تأذت أهم. کاتێک بەهای دۆلار بەرز بووە برا و کەسوکارەکانمان زیانیان بەرکەوت. ئەوانەی داهاتیان سنووردار و بژێوی ژیانیان کەمە ئەگەر پاڵ بە عەرەبانەوە نەنێن و کرێکاری نەکەن بژێویان نییە. ئەم ڕەوشە خەڵکی زیاتر هەژار کرد. نزمبوونەوەی بەهای دینار بەرامبەر بە دۆلار کاریگەری لە سەر جەمچین و توێژەکان کردووە. جاسم عکابی شۆفێری تەکسیە، دەڵێت لە بەیانیەوە دەسوڕێتەوە 3000 دینار کاری کردووە، بەشی ژەمە خۆراکی ماڵ و منداڵەکانی ناکات. ارتفاع سعر الدولار أثر على الدنيا كلها يعني لا. بەرزبوونەوەی بەهای دۆلار کاریگەری لەسەر هەمومان دروست کردووە، هیچ کارێک نییە. سوێن بەخوا بە تەکسیەکەم دەسوڕێمەوە تەنها بژێوی ڕۆژانەم دەربکەم، بەڵام ئەوەش نییە. كل شيء غالي. من هو ضرر بالسوق؟ احنا ضررنا، ابو الخضره ضرر. صعد السوق على المواطن. کێ زەرمەندە جگەل ئێمە هێژار؟ فرۆشیاریانیش زیانیان بەرکەوت. پێش ئەوەی نرخی دۆلار بەرز بێت بازار باش بوو. لەو کاتۆی دۆلار بەرز بۆتەوە بازارش نیواونی و گران بوو و داهاتمان نەماوە. هەر شتێک پێشتر بە 100 دینار بووە، ئێستا بە 300 دینارە. کاریگەری نزمبوونەوەی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار وای کردووە کە نرخی شمەک و کاڵاکان لە بازارەکان زیاد بێ. حکومەت و بانکی ناوەندی عێراق دەڵێن ئەم دۆخە کاتیە، بەڵام هێشتا بەهای دینار بەرامبەر بە دۆلار زۆر دابەزیوە. سەرباری ئاڵوگۆڕکردن لە پۆستی پارێزگاری بانکی ناوەندی و بەڕێوەبەری بانکە حکومیەکان، بەڵام تا ئێستا هیچ کاریگەری لە سەر بازارەکانی بەغدا و پارێزگاکانی عێراقی نەکردووە. بازرگانان دەڵێن لەگەڵ زیانەکانمان بەڵام زەرمەندی سەرەکی تەنها هاوڵاتی سڤیلە. بێستون سەلام، کورسات نیوز، بەغدا.